27 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هاوڵاتیانی دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان و دەوروبەری هاوشێوەی شارەکانی تری هەرێمی کوردستان دژی ڕژێمی بەعەس ڕاپەڕین و سەرجەم دام و دەستگاکانیان لە بەعەس پاک کردەوە. پێشمەرگەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕاپەڕینی دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان و دەوروبەری نمونەی پێشمەرگەی چالاک و ئازابوون و دەوری باڵایان هەبوو لە ڕاپەڕین و بەدەیان مەفرەزە بەشدار بوون لە ڕاوەدونانی ڕژێمی بەعەس لە ناوچەکە. دیارە ئەمەش وەکو هەموو لایەنەکان دیکە وەکو هەموو هێزەکانی دیکە سەروی خۆمان سەرکردایەتی خۆمان ئێمەی ئاگادار کردەوە چلایانی پێشمەرگە چلایانی ڕێخستنەکان لە ناو شار ئاگاداریان کردینەوە کە بەڵێ لە پێشی پێنج و دوای پێنجی ئازاری ساڵی 1991 ئەوە ئامادە باش بن و چی ناو شارەکان چی دەرێکە بەڵێ چاوەڕێ ڕۆژە چوینەکە کوردستانی خۆمان ئازاد کەینەوە ئینشاڵڵا. هێزەکانمان ئەو دەما هێزی چەکداری بزوتنەوە ئیسلامی کە ئێستا کۆمەڵین هێزێکی کاریگەر بووین، یعنی بۆ نمونە لە خەلیفانێ کە فەوجەکە بەردەست بوو یەکەم هێز بە شێوەی دیار و بەرچاو لە بەرچاوی میلەتی بزوتنەوە ئیسلامی ئەو کاتی کە کۆمەڵ ئیسلامینە ئێمە بووین یەکەم نەفەر و دووەم نەفەر هەتا ئیشارەشی پێ بکەم کاک بەهادین ئێستا ماڵی لە ڕانی یەکەم نەفەر بوو کە خۆی هەڵدای ناو فەوجەکە مەتی خۆش نەکەی ئێمەش بە دوایانەوە بووین و خزمێشمان پێشمەرگەیەکمان بە ناوی شێخ مستەفا لەسەر پردەکە بریندار بوو. لە هەموو شەڕەکان لە هەموو شوێنەکان لە پێشەوەی شەڕەکان بووین و بەڵگەشمان هەیە، خەڵکیشمان شەید بووە، خەڵکیشمان بریندار بووە لە هەموو شوێنەکان هەر لە ڕانیە بگرە، لە سۆران بگرێت، لە عاجۆمەران بگرە، هەتا دەگاتە لێرە، هەتا دەگاتە پردێ، هەتا دەگاتە کەرکووچەش، لە هەموو شەیدمانداوە و بریندارشمانداوە. با کەسیش مزایدەی ڕاپەڕین بەسەر ئێمەدا نەکات بڵێ ئەمە بەس ئەمە هەین و ئەمە ئەوەینە. ئەوە پێشمەرگەکانمان شەیدەکانمان بریندارەکانمان شایدن کە ڕاپەڕین ئەمە لە پێشەوەی ڕاپەڕین بووین و بەشداربوانی ڕاپەڕین نیگەرانن لەو دۆخەی کە لەلایەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیەوە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سەپێنراوە و ئەوان دەڵێن ڕاپەڕینیان بۆ ئەوە کرد هاوڵاتیان ئازاد بن و بکەونە ژیانێکی خۆشگوزەرانەوە، نەوەک هاوڵاتیان برسی بکرێن و کاربەدەستانیش خاوەن بیرەنەوت و vێلا بن. بەڵام لەوەی نیگەرانم کە تماشا دەکەین ئەو هەموو ئەزیەت و ئازار و ئەو هەموو مادیبوونەمان چێشت لەوەی ئەو میلەتە ڕزگاروێ، بەڵام تەماشا دەکەین یعنی بەرهەمەکەی بەس چەند کەسانێک یعنی دەیخوات و یعنی زوڵم و سیستەمەکە لا نەچۆ، یعنی ئەوەی زوڵم و سیستەمێکە لە سەردەمی بەحسیش داشوە، بەڵام تەماشا دەکەی ئێستا هەر هەما زوڵم و سیستەمە. دوای 27 ساڵ لە ڕاپەڕین هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوونەتە خاوەن ژیانێکی خۆشگوزەران و پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دابین نەکراوە. بۆیە بەشداربوانی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 پێیان وایە گەلی کورد پێویستی بە جۆرە ڕاپەڕینێکی تر هەیە بۆ ئەوەی گەندەڵی و نائەدالەتی لە گۆڕ بنرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.